بازنەی سوور لەگەڵتاندام. زۆر هونەرمەند لە کوردستاندا ئاواز دادەنێن، زۆر هونەرمەند سەرپشتی کلیپ دەکەن و بەرهەمی هونەریان هەیە، بەڵام ڕەنگە کەمیان وەک هەڵکەوت زاهیر ڕۆژانە لەلایەن توێژێکی فراوانی خەڵکەوە باس بکرێن. چۆی هونەرمەندان بن چ ئەوانش بن کە تەنها تەماشاکاری هونەرن. زۆر جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕۆژانە ئێمە پۆستی جیاواز لەسەر خەڵکەوت زاهیر دەبینین، بەشێکیان ڕێگای تەشیریان گرت و بەشێکیان بوونەتە نوکتە و بەشێکیشیان قسە لەسەر بەرهەمە هونەریەکانی دەکەن و هەڵی دەسەنگێن. خەڵکەوت زاهیر میوانی ئەم ئەڵقەی بەرنامەی بازنەی سوورە، تیایدا قسە لەسەر کارە هونەریەکانی و بەشێک لە لایەنی ژیانی شخصی خۆیەکەی. کاکەڵکەوت بەخێر بێت بۆ وازن. زۆر سوپاس کاکرێبار، خۆشحاڵە بکە بۆ جاری دوم لەگەڵ بەڕێستاندا لە بەرنامەیەکی تر دەردەکەوم. سوپاس بۆ مقدمەیەکە باس. زۆر سوپاس. لە تازەترین ڕاگەاندنتەوە قسە ئەەکەم باسە لە بەرهەمێکت لەسەر سەلاحەدینی ئەیوبی. بەڵێ ئەم بەرهەمە هەر پەرچەکردارێکی خۆت بوو لەسەرەوەی لەم ماوەیە باز لە سەلاحەدینی ئەیوبی زۆر کرا یا دەمێکە پلانی بۆ داهانێت و کارە بۆ کردو؟ بەڵێ نەخێر لە سەر کەسایەتی گەورەی ئیسلام سەرکردە سەلاحەدینی ئەیوبی من زیاتر لە 2 ساڵ دەبێت سەرقاڵی ئەو کارم لە ئامادەکاری جووری شعر و قەسیدەی ئەو بەرهەمەم کە چەند ئاڕائێکی لەسەردا وەردەگرم، نەوەکو ئەوەکو کارێکی ئەتیادیە گۆرانێکی عاشقانەیە گۆرانێکی ترەکە بکەی دەبێت زۆر لایەنی مێژویی لێک بدەیتەوە. لەبەرەوە ئیستشارە بەچین دین کەسی شارەزا هەم لە کوردستان هەم لە وڵاتە عەرەبیەکانم کردووە، هەروەکو پێشوو چەند دین کاری لەو شێوم کرد لەسەرکردەی گەورەی ناودار ئیمام عەلی، هەروەها زانای کورد سعید نەورەسی، بە هەمان شێوە بە ئیستشارەیەکی خەڵکانێکی زۆر گەورە. هەر کلیپە ئەم بەرهەمە؟ ئەم بەرهەمەش وەکو ئەو بەرهەمانی پێشوو کە باسم کرد کلیپە، بەڵام هەندێک لایەنی ئەرشیفی سووەڕیمان پێویستە بێت کە لەسەر ئەو پرۆژانژمە خەریکی کارم و کاری لەسەر دەکەم. بەڵێ تێکستی ئەم بەرهەمە کشە نووسیوێتی لەم ماوەیە زۆر قسە لەسەر مەسەلەی تێکستی بەشێک لە ئەو بەرهەمانە دروست بوو کە تۆ بەرهەمیان هێنیت، بە تایبەت دوایین گۆرانی خانمە گۆرانی بێش دینا خان. بەڵێ کە باسی ئەوە کرا زۆر کەس وتیان تێکستەکە زۆر لاواز بووە. ئایا زەمانەت هەیە بۆ ئەو تێکستێکی باش بێت؟ باز لەسەر قەسیدەی سەرکردەی ئیسلامی گەورە بڵین سەلاحەدین ئەیوبی زۆر وتم بەوردی من خەریکی ئامادەکردنی قەسیدەکەم بە ئیستشارە چەند کەسانێکی شارەزا. باس لەو بەرهەمەی هونەرمەند دیناتان کرد. بەرهەمی هونەرمەند دینا بەرهەمێکی بەهارانەی شادە بۆ ئەم نەورۆزەوەکو هەموو ئەو هونەرمەندانەی کە کار دەکەن. گۆرانێکی شادیش ڕۆیای ئەوەی نییە کە تۆ دانیشی دراست لەسەر شعرەکە بکەی. لە پێششدا کارم بۆ هونەرمەندینا کردووە، لە شاعری گەورە کەریم عێراقی نووسیوێتی زۆر بەرهەمی تایبەت بوو، قەسیدەکەی بە هەڵبژارنێکی تایبەت کراوە، یان تاڵە عەلبەدر و عەلەینم بۆ تازە کردێتەوە بە شێوەیەکی ستانداردی زۆر باش. فەرقێکا لەوەی کە تۆ بەرهەمێکی بڵین شاد دەکرێت، تێکستەکانی ئەم گۆرانانەی کەش دەبینیت هەمووی بەو هەمان شێوە نزیکن لەو ڕۆیایی کە تۆ شتێک بێت گەنج لی تێ بکە. جیاوازە لەگەڵ ڕۆیای بیرکردنەوەی هەمێکە و تۆ خێتە سەر شاشەی کەناڵەکان و خەڵک بێگومان زۆری ڕەگەڵ بێگومان، بەڵام دیسان ڕائەکان نسبیە. زۆر کەس پێی خۆشە دەستخۆشی دەکات، زۆر کەسیش ڕەخنە دەگرێت. ئێمە هەموو کاتی هەردوو ڕازی بێگومان لێ ڕازی تێکستەکەشی ئەزانی من وەکو ئاماژەم بەوەدا کارێکی شاد فەرقی هەیە لەگەڵ کارێکی مێژووی یان گۆرانێکی تر. دوو مەدرسەی جیاوازن لە یەکەوە، ستایلەکەی فۆرمەکەی. تێکسەکەشی تێکسێکی ڕۆژانەی بەسیتە، باز لە فکرەیەکی ئاسایی دەکات. یعنی ئەوە نییە دانیشی تۆ فەلسفەی شعری نییە یان قەسیدەیەک نیە شاعرێکی گەورە نووسیبەتی. فەرقی گۆرانی شاد ئەبێ زمانێک بێ بەرامبەرەکە لی تێ بکات. بەڵام لە کۆتادا بێگومان لێ ڕازیم بۆیە بڵاو کردێتەوە. باشە، ئێستا لە گۆرانەیەکی شادی نەورۆزەوانێ پەڕێنەوە بۆ کلیپێک لەسەر سەلاحەدینی ئەیوبی. ینی پرسیار خەڵک پرسیارەکات هەڵکەوت زاهیرم دوو عالەمە چۆن بێ بۆ کۆکاتەوە، ینی دین لەلایەک بەڵێ کارکردن لەگەڵ کۆمەڵێک خانمە گۆرانی بێژ و
هێنانیان بۆ سەر شاش و مۆسیقا و سەرەتا من دەڵێم ئەو کەسانی کە لەگەڵ من کاریان کردو لە ئێستا و لە پێشودا هەموو کەسانی زۆر بەڕێز و خانەوادە بەڕێز و محتەرەمن، بەڵام جێگاکردنەوەی ئەو دوو عالمە لە مۆدیلی ناو کوردستاندا زاهیرەیەکی سیر دەکرێت لەوەی کە لە وڵاتە عەرەبیەکان وەکو میسر هونەرمەندتەیە گۆرانی دینی وتو، گۆرانی شاد و خۆشیشی وتووە، بە هەمان شێوە دراست لەسەر کارەکانی کراوە و دەستخۆشی کرابێت لە ناو خەڵکەوە نەبووتە ژێر باسی ئەوەی کە بۆچی ئەمە بۆچی ئەوە. من لە سەرەتا ڕامگەاندە مرۆڤێکی بەدینم، ساڵانە ئامرە دەکەم، نوێژ دەکەم، بە ڕۆژوو دەبم، پێم وانێ دڵی کەسم شکاند بێ. هەموو ئیشێکیش لەوە دێت نیەتی تۆ چییە؟ نیەتی من خۆم باش دەناسم، نیەتی من چۆنە و کارەکانم چۆن دەکەم. ئەو گۆرانیانە گەنجێکی یان با بڵێن تەمەنێکی سەر و گەنجی گوێ لێ دەگرێت، ئەو کارانی کە بۆ مێژووەکە مێژووی خۆی دەگرێت و لە کۆتاییدا هەمووی بەرهەمێکن وەکو پێشکەشکردنی هونەر دڵخۆشکردنی خەڵکە و زیندووکردنەوەی مێژوو دروستکردن بۆ کار. باشە وتت بە هەرکەس نیەتی خۆی. بەڵێ زۆر جارۆشتت ڕوبەڕوەکرێتەوەوانێ ئەڵێن خەڵکەوت زاهیر بەس نیەتی ئەوەیە ئافرەت بێنێتە سەر شاشە و گۆرانی بڵێ و میوزیک یان بۆ ڕێکۆرد بکات، بەڵگەشان بۆ شتەوەی ئەڵێن بەردەوام لەگەڵ ئافرەتانە کارەکە. خۆچی ئەڵێی لەسەرەوە؟ خۆشبەختانە ئەم ساڵ باوا بڵم لە بەرنامەی کە کۆتا بەرنامەی تەقدیمما کرد لە کوردستان ستار 5 گەنج چوونە کۆتایی هیچیان ئافرەت نەبوون. مەجبور وا بڵێم ئەم جارە بۆ 5 کەس ئیشەکەم. دواتر من لەگەڵ زۆر کەڵا هونەرمەندی گەوری کورد ئیشم کردووە، لە مامۆستا ناسی ڕەزازیەوە، کاک میکائیلەوە، کاک ئەیوب عەلی، کاک پەیوەنجاف، کاک جەمشید میرە، هەڵدێر، ئارارات، ئەمار کوفی، یعنی خەڵکانێکی زۆرن کە لەوەی کە من کاریان بۆکەم لە ئێستادا هاوکار سابیرە، عەدنان تەیمورە، ئیدریس، ساڵحە، خالید، فەرهاد، زۆرن ئەو ناوانی کە منیش ئیشیان لەگەڵەکەم و کاک هەرێمە، زۆرن ناوەکان لاوانێ نەتوانم ئەمڕۆ هەمووی بڵێم، بەڵام تەنها ئەوەی لە سەر شاشەکەەوە قسەی لەسەر دەکەن و لە سۆسیال میدیا ڕخنەکە لە ئافرەتەکە دەگرن و بۆ خۆشیان زیاتر سەیری ئافرەتەکان دەکەن. ئاخە زۆر گەنجان ئەڵێن بەڵێ ئەڵێن هەڵکەوت زاهیر تامی بە سنگڵەکانەکە بەیانیان زوو لە خۆ هەڵەسێ پۆستێکەکە لە فەیسبووکە وێنەی خۆی و خانمە هونەرمەندێکە وەڵە بەیانیتان باش لەسەر ئەم بەیانی باش یاشکردن و ڕۆژوگرتن لەگەڵەوەی یەکەگرێتەوە. ئاماژەم بەوە داوتم نیەت و ئامال و تەسەڕفاتی من چییە لە ئەسڵدا. من کار دەکەم ئەمڕۆ سۆسیال میدیا بۆ بەشێک لە ژیانی هەموو لایەکمان کە بەداخەوە لە کوردستان زۆر بەخراپ بەکاردێ بەداخەوە، بەڵام لەگەڵ ئەوەشدا دەرکەوتن منوەکو کارکتەرێکی هونەری کە کار دەکەم پێویستیشم بەوەیە ئەمڕۆ چالاکی خۆ بەردەوام بێ نەوەستێنم. هەموو کەسێک طموحی هەیە کە ئەمڕۆ بەردەوام بووی لە کار ناوت لە ئەوائیلەکان بێ. من بە خۆشحاڵی و دەڵم لە سەرساعیدی عێراق لە سێرچ یەکەمی هەموو عێراقم بە هونەرمەند و بە هەموو فئەکەی ناو موجتەمع کە بەشدارن. زیاتر لە 65 ملیۆن سێرچ لەسەر ناوی من دەکرێ و هەیە کە ئەمەش عەدەدێکە ئاسان نایەت بەرهەم بۆ هیچ کەس. خۆت پێ دوایە هەمەیان بۆ لایەنی هونەری سەرچوە ناوەکە دەکەن؟ مەوزوعەکە هونەریە، مەوزوعەکە ئەکیت و کارکتەری من کارکتەرێکی هونەریە سەرەتا، بەڵام من هەر نەک لە کوردستان هەر نەک لە عێراق، من لە بینەر و متابعەم لە میسر هەیە، لە مەغریب هەیە، لە تونس هەیە، لە جەزائیر هەیە، لە ئوردون هەیە، لە لوبنان هەیە، لە سەرجە وڵاتانی عەرەبیە، لە تورکیا هەیە، لە یۆنان هەیە، لە مالیزیا هەیە، لەگەڵ زۆر هونەرمەندی وڵاتانی دەرەوەی کوردستان ئیشم کردووە. بێگومان ناوت کە ئەچێتە سێرچەوە بە ئەنواع سیر دەکرێت و ڕخنەکانی زۆرن بەڕاستی قەت گوێم پێ نەداوە بە ئەوانەی کە دڵیان خۆش دەبێت بە توندی قسە ئەکەن باوازیان لێبینن قەیچێکە. هیچ ڕخنێک نەبووە تەسیرێت تێ بکە؟ خۆت ئەو کۆمنت و شتانی بۆ تەنووسەی خوێنیتەوە؟ ناتوانم لەبەرەوەی کە تۆ ڕستمێک داانی بابەتی هەواڵدانێ 6,000 کۆمنت 7,000 کۆمنت یان 3,000 کۆمنت زۆرە
ناتوانین فریان ناکەوێ هەندێک جار شعرە نووسن ینی ئیبداعکەن بەڵام لەو ماوانە بەڕاستی کۆمنتێکیان نووسی زۆر عجیب غەریب بوو ئەو زەمانەی هەڵکەوزایر لەگەڵ فڵان کەس بوو ئەو زەمانەی هەڵکەوزایر ئاوازی بووکێدان بوو بە قەسیدێکی شاری زۆر جوان بوو ینی بۆ خۆم معجیب بووم بەو نووسینە نامەیەکیشم بۆ نارد هەرچەنە ئاخیرەکەی هەندێک تەشیری تێداوە بەڵام جوانی نووسی بوو بە ئاسایی بێ ئێمە گەر کار بکەیت پێم وانە گەر من لە ماڵی خۆم دانیشم کەس ناوم بێنێ ئیش نەکەم کەس ناوت نایانێ ئەگەر ئەمەت خۆبووڵە بێ وا بکەیت ئەگەریش لە سەحەکە بە فراوانی کار دەکەیت و من پێم وایە بۆ نەفەسە هاتم زۆر کە زیانت هەڵکەوزایر دەوەستێ من ئێستاش بەلای جەناب دەڵێم ئەو کاتە هەڵکەوزایر دەوەستێ کە خۆم بڕیارەدەم کاتی نەهاتەوە بوەستیت پێدوانیە خۆت ینی بەزنی ترەوەنە جارێک کاگڕێبات پێ دوایە خۆشبەختانە من دەتوانم بڵێم زیاتر لە 1400 کارم کردووە بە پاکیجی مۆسیقا و بە گۆرانەکانێکی کردومە و بە هەموو هۆنەرمەندانە گەشتم کە لە عەسڕدا ژیاوە و لە گەورەکانیان هەتاکو و هەموو هۆنەرمەندەکانی کە ئەمڕۆ پاپیلەرن تو بە حێک نەماوە لە هۆنەریەک من پێی نەگەشت بێتم ڕاستی بەڵام بەردەوام بوون تا ئێستا پێویستە و تا ئەو کاتی من بۆ خۆم بەشیویستانی تۆ ئاوازدانەری کتر نبینیتەوە لە ناو هەرێمی کوردستانە بۆ نمونە بتوانێت و کارانە بکە کە تۆیکی ینی قسەکە لەسەر ئەمەیەکەوە بڕێزەحمەتە زەحمەتە هونەرمەندێک لە کوردستان بتوانێت ئاواز بۆ نەجات سەغیرە دانێ ئەوە زەحمەتە لە مەحاڵ ڕوش نادا بە مێژوش ڕوو نادا جارێکی گشتیوە کەسێ بگە ناتوانێت ئەوە تاکید ناتوانێت ئەوە زەحمەتە بتوانێت خەڵاتی هیوادارم هەبێت بتوانێت بەڵام من پێت ئەڵەم مەحاڵە ئەگەر ڕیش کەسێک توانێت ئەو شتە بکە یان فەیروس یان زۆر لەو کەڵە هونەرمەندە گەورانەی کە هەن سەمیرە سەعید میادە حەناوی کە من کارم بۆ کردوون زەحمەتە بتوانن ڕسمێکی لەگەڵ بگیرێ نەک بتوانن ئاوازی بەدا بنرێ زەحمەتەوە ببوورە ینی نەبێتە مەدحێک بەڵام ئەگەر کەسێک توانی بە حوزوری تازایی بتوانێت تەنها وێنەیەکیش بگرێت بینیتان ینی ڕئیسی فەڕەنسا زلهێزێکی وڵاتە باشە بەڵام کاکەڵکۆت حەز ناکەی بەشێکی ئەوەش یارمەتی تۆی یاوەکە لە زمانێکی دوور و درێژی کارکردنی تۆ لەناو هەرێمی کوردستانە نزیک بێت لە سوڵتەوە سوڵتە لە پشتتەوە بووە هەموو شتێک دەوری خۆ هەیە بەڵام زۆر کەسیش لە سوڵتە نزیک بووی چیان نەکردووە ئەگەر باستەوە بێ سوڵتە ناتوانێت یارمەتی ئەوەدا تۆ بگەی بە نەجات سەغیرە چونکە بنمونە پێ دەڵم ئەگەر ڕئیسی ئەگەر تۆ ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت بی چۆن ناتوانێت چۆن یارمەتی دەرنیە یعنی ڕەنگەی سادەیان ئاوازدانەرمان هەبێ ئێمە ئاوازدانەری زۆر باش بڵێ بەڵام نەموتۆ کەس نییە بەڵام ئەڵم زەحمەتە بگەن بە هەندێک هونەرمەند من وا دەڵم من ناڵم کەسانی زۆر پاشان کاری زۆر جوانەکان متابعی خۆیان هەیە دەستخۆشیان لێکم من لە مێژووی ژیانمدا ڕخنەیەکم لە هیچ کەسێک نەکردووە لە مۆسیقا لە کوردستان کە زۆرترین ڕخنە لە من دەگیرێت تا ئێستا یعنی یەک وشم لەسەر هۆنەری هیچ کەسێک نەوتووە قەتیش دایڵم بەڵام با هەموو سوڵتەی دنیا لە باڵت بێت هونەرمەندێکی بە تاریخ بە مێژووی گەورە نایە خۆی خراپکە لەبەر هەرچی احتیمالێکی مادیش بێ کە بتوانێت بڵێن کار بکە لەگەڵ کەسێک ئاستی کارەکەی لە ئاستی توانایی ئەو مێژوو نەبێت کە ئەو دروستی کردووە منم لە غەیری کەلسوم و عەبدولحەلیم و فەریدە تڕەش کە من لە عمری 2-3 ساڵان بووم ئەوان کۆشی دوایان کردووە هەموو جیلی لە دوای ئەوان کە ناوە گەورەکانن من خۆشبەختانە پێیان گەشتم دا ئەو ناوە گەورانە کارم بۆ کردوون ئەمە زەحمەتە ئەمە زۆر جاریانی بابەتەکە ئەوە نەبووە کە بۆ نمونە هونەرمەندێک بەتایبەت ینی بەشێک لەو هونەرمەندانی کە بە ئەسمانکردن لە وڵاتە عەرەبیەکان و بەشێکیان لە وڵاتە نابوون کە ئابووریان خراپ بووە وەزعەتیان خراپە هۆکارەوە نەبووە کە بۆ نمونە ڕەنگە شتێ پارەیان بۆ سەرف کرابێت بۆ ئەو بەرهەمی کە لەگە تۆ ئەنجامیان ناوە یا مەسرفەکەی تێچووەکەی ئەمە حسابی حکوومەت بوو بێ ئەمە یەکێک ئەمە دوو ئەمە سێ ئەو هەمووانی ترچی هەمووی هەروەزئی خراپ و باری دارایی تێکچووە و هەڵکەوزایر فێریا ڕەسی ئەم هەموو هونەرمەندەی عەرەبە با من یەکشت پێ بڵم هونەرمەندە عەرەبیەکان بەعام هەموو وەزعیان زۆر باشە هەموو وەزعیان لە ئاخر دەرەجەی باشیدایە
ئەوانی کە گۆرانیان ئەڵێن و لە ساحەکە وجودیان هەیە ئەسڵەن هونەرمەند هەیە ڕئیسی دەوڵەت وڵاتە عەرەبیەکان هەزاران ئەمسەر ئەو سەر دەکات واستە دەکات کە ئەو هونەرمەندە سەفەری ئەو وڵاتە بکات و بچێ لە فیستیڤاڵێکدا ئیفتتاحیان بۆ بکاتەوانێ ڕووی داوە ئەم شتە و تەکلیفیش لە من کراوە کە هونەرمەندێکی زۆر گەورە کە عیلاقات و پەیوەندی لەگەڵ من باشە من بۆ وڵاتێک لە وڵاتە عەرەبیەکان قەنەعەتم پێ کرد و چووم لەگەڵیدا بەشدار بووم ئەمانەوە ناگەیەنێت کە ئەم هونەرمەندانە هەژارن و کەم دەرامەتن من ئیشی بۆکەم ئەو قسەیە کە فڕێدەنە بازار بۆ لێدانی من کردویانە بەڵام بەم گوێژ وەرم نەگرتووە کە هین بم ئەو ئارائیش هەر با بوترێ هونەرمەندەکان لە وجودن ئەبینیت لە بەرنمەیەکدا سەمیرە سەعید بۆ نمونە لە بەرنمەیەک عقدێکی 400,000 دلار ئیمزا کە بەرنامەی بەشداری بەرنمەی زەڤۆز یا عەرەبایدڵەکە نەحتیاجی بە پارەیەکی منە بلاکەسە بۆیە خەڵک بڵێ من توانیم ئەو کەڵە هونەرمەندانە بینم لەسەر کوردستان گۆرانی بڵێن بۆ ئەگەر هونەرمەند هەر شتێکیش بکات مقابلی خۆی کە وەردەگرێت حەقی خۆیەتی زۆر جار ینی خەڵک پرسیارێک ئەەکەن بەڵێ خەڵکەوت زاهیر ژیانی هاوسەرگیری پێکێناوە تۆ هاوسەرە هەیە ئێستا کاگرەبار تا ئێستا ئەو پرسیارە لەوانەیە لە زۆرترین شاشەکان و ڕۆژنامە نووسەکان و تەواوی خەڵک لە من کراوە و بێوەڵام بووم بەڵام من ئەمڕۆ لە لای جەنابەت ڕای دەگەێنم بەڵێ من هاوسەرم هەیە و خاوەنی دوو مناڵیشم بە زیاتر هیچ تەفاسیلێکی کە حەز ناکەم ئەوەی کەم جارە من بۆ جەنابەت ڕامگەیان کە من هیچ شتێکم قەت باس مامەڵەکردن لەگەڵ هونەرمەندە خانمانەیە هیچ کەشەی خێزانی بۆ دروست نەکرد خێر تەواوی بڕوا هەیە لە بینی من و خێزانەکەم ئەو من دەناسێ دەزانێ من چۆنم کەسایەتی من چۆنە لەبەرەوە هیچ پرسێکیش دروست نەبوو دروستیش نابێت لەبەرەوەی ئەلحەمدولێللا لە کەسایەتی من ڕازی و دەزانێ من چۆنە لەبەرەوە هیچ مشکلەیەک دروست نەبوو ڕاش ناکەم قەت دروست بێ باشە خەڵکەوت زاهیر موزیکی عەرەبی پێشکەوتوتر و باشترە یان موزیکی کوردی تصنیفی موسیقای عەرەبی لەسەر ئاستی جیهانی لە شەرقیەکان لە مەرتەبەی یەکەمدایە لە جیهان لە دوای موسیقای غەربی کە مەودایەکی بازاری بەقوتری هەیە وەکو نفوس بەتایبەت موسیقای لاتین بەڵام کە دێتە ڕۆژهەڵاتی ناوڕاست و وڵاتە شەرقیەکان موسیقای عەرەبی بە پلەیەکرێت ئەکید موسیقای عەرەبی زۆر لە پێش موسیقای کوردیە بە مەودایەکی زۆر بۆ خۆشم من شارەزایەکی زۆر باشم هەیە و ئیشم لەگەڵ ئەو هونەرمەندانە کرد و موسیقای عەرەبیم زۆر پێخۆشە بۆی ئەڵەن زۆر لەژێر تەئسیری موسیقای عەرەبییت من وەکو خۆم سەقافەتی سەرجەم مۆسیقاکانم هەیە بە هەموو ستایلە غەربیەکانی لاتینی ئەمریکا و ئەوروپا ئیشم کردووە ستایلی فارسیم کردووە ستایلی تورکیم کردووە ستایلی کاڵەن عەرەبی تەڕەبە ئەویشم کردو و مۆسیقای هەڵپەرکی گۆرانی کوردی و ستایلی زۆر کوردیشم کردووە من وەکو کەسێک یا وەکو خەیاتێک کە دێت دوورمان دەکەی بۆ ئەو قوماشێک کە هەتا هەموو ئەو نوع مۆسیقایانە ئیشم لەسەر کردو و دەشی کەم باشە ئەمە مافی خۆشمە ئەگەر حەزێکم زیاتر هەبێ بۆ کەسێک بنمونە من ڕۆژانە گوێ لە دەنگی فەیروز دەگرم حەزم بە دەنگی فەیروز ئەوە پاڵی پێوە ناوی کچەکانە ناوبنی فەیروز و فاتن ئەم معلوماتیانە لەکوێ هەبوو طبعا لە خۆشەویستی هونەرمەند فەیروز کە بۆ من جگای شانازی بوو کە لەگەڵە هونەرمەندە کار بکەم بێگومان لە خۆشەویستی ئەو من منداڵەکەم ناوە فەیروز منداڵی دومیشم فاتن هونەرمەندی گەورەی سەیدەی شاشی عەرەبی فاتن حەمامە ئەویشم دەناسی وەکو وعد و قسەیەک لە بەینماندا هەبوو خۆی من سەرسەختی یەکەمیان بە هونەرمەندی گەورە سوعاد حوسنیم و علاقاتێکی زۆر گەورەم لەگەڵ ئەو هەبوو لە تەواوی فترەکانی ژیانی کە لە لەندەن بوو لەگەڵی بووم ئاخرچیتان هەبوو لەگەڵ فاتن حەمامە کە ئەو دەیوت سوعادت لە من خۆشتر دەوێ منیش گوتم ڕاستە واجیبی ئەوم تا بە دەرەجە یەک ئەو پاشان دەیوتی دە باشە دەبێ منداڵەکەت بەناوی من بنێ ئەگەر بوو وعد بە من بدەی ئەگەر نەشمام لە حەیات
ئەو وعدە بەریتە سەر بردمە سەر لەبەرەوەی کەساتێکی زۆر بەڕێز بوو لە لوبنان پێکەوە تەکریم کراین یەکێک لەو ساڵانەکە ئەو بە سەیدەی یەکەمی عەرەبی هەڵبژێرا تەکریم کرا دکتۆرای فەخری پێدرا لەو مێرەجانە منیش بە هەمان شێوە تەکریم کرام تەنها من ئەو بووین لە تەکریمەکان پاشان کە گەڕاین و قاهێرە لەندەیەک تایارەدا بووین دواتریش لە ماڵی خۆی داوەتی کردم قسەمان لەسەر سوعاد حوسنی دەکرد کە کۆتاییەکانی چۆن بوو چکم منافەسەیەکی ئەجگار گەورە لە بینی ئەو دوو کەڵە هونەمەندە هەبوو ئەو حەزی لەوە نەکردەوەی کە لێ ئیعلام و میدیا بیستی بووی حەزی کرد ڕاستە خۆشتەکان لە من بزانێ فترەی ئەخیری چۆن بوو لەمەوەی ڕابردوو هەیە و کێشەیەت لەسەر دروست بوو جان دەستگیر کراویت و زۆر بە کورتی ئەمەوێت پێم بڵێت ینی بەڕاستی دەستگیر کرایت یان بانکرای بۆ شایەتی یان چی بەخێر سەرەتا من دەڵێم نەخێر نە دەستگیر کرام و ڕاش ناکەم من کێشەیەک مشکلەیەکم هەبێت تا دەستگیر بکرم کەسێکم ئاگام لە خۆمە بەڵام بە دەرنیم لە هەموو هاوڵاتیەک یاسا لەم وڵاتە لە زاخۆوە تا سلێمانی بۆ هەموو شوێنێ یاسا بۆ من و بۆ جەنابت و بۆ هەموو خەڵکێکەیە ئەگە هەر کاتێ هەر پرسێک بێتە پێشەوە بەرز بە من بکرێیان هەواڵێک یان مەوزوعێک کێشەیەک ڕوودا منیش وەکو هەم هاوڵاتیەک یاسا دەبێ منیش بکرێتەوانێ پرسم پێ بکرێ بەڵام بە هیچ شێوێک من دەستگیر نەکراوە ئەو پروپاگەندەیەکە بڵاو بووە بەو شێوێ نەبوو کە زۆرترین سوسیال میدیا و ڤیدیۆ دروستکرا لەسەر دەستگرتنی من و تۆمەتی زۆر ناخۆشیش دروستکرا بۆ بەداخەوە لەسەر ئەمە فلان کێسە لەسەر فلان کێسە زۆر دوورە و هەمان شەویش من ڤیدیۆکم بڵاو کردەوە کە دوورە لە ڕاستیەوە و تۆ ڤیدیۆکە بڵاو کردوانە وتە هونەرمەندێکی گەورەی عەرەبیەت و کۆنسێرت بەنیازە بێت بەڵێ هونەرمەندەکە سەردانی هەولێریشی کردووە هەندێک پێداویستی ئەوەی کە هەبوو لە ڕووی ئەمنیەوە چۆن بتوانێت ئەو ئیشە بکات لە مەلعەبێک چ لە شاری هەولێر بێ یا لە شارێکی کە بێ هەندێک تەڵەبێتی لەسەر ئەو ئەوچیتۆ من هەندێک پرس لەو پرسیارانە بە من کرا و سەردانی جیهێتی ڕسمیم کردووە بۆ ئەو شێوەیە و ڕاشم گەیان لە ڤیدیۆکەدا بەس کاکەڵکۆ ینی هیچ هونەرمەندێکی عەرەب هەیە بە نمونە لە مەیادە حەناوی گەورەتر بێ لە جۆرج یۆسوف گەورەتر بێ لە کاظم ساهیر گەورەتر بێ و جهەتی ئەمنی نەزانێت چۆن ڕەوشێنی ئەمنی بگرێتە بەر بۆی زۆر لەو هونەرمەندانەی کە هاتوون پرسی جهێتی ئەمنیان پێویست بۆ لە ڕووی سکیوریتیەوە ئەمڕۆ شەریکاتی پریڤاتی سکیوریتیش هەیە بەس تۆ دەبێ ئیجازەی بۆ وەربگری دەبێ قسە لەگەڵ جهێتی معنی بکەی هونەرمەندێک دێ دەبێ ژیانی تەمین بکرێت 100% لە ڕووی پاراستنی جەستەیەوە چکە هونەرمەندەکە کە باسی هونەرمەند میادە حەناوی دەکەی کێڵێ ئەو نییە کێڵێ ئەو نییە ئەو کەسایەتی نییە کە بەنیازە بێتە کوردستان چکم گۆرانیشی لەسەر کوردستان و تۆ زۆر هاوڕێی منە پێش ماوەیەکی چەندجارێک نهاتۆ بۆ کوردستان ناتۆتە کوردستان بۆ کۆنسێرت تا ئێستا بەڵام خەڵکی بەناوبانگتری لەویش هاتووە ینی مەیادە حەناوی ڕەنگە لە ناو جیلێکا زۆر بەناوبانگ بێ بەڵام هەیە ئێستا لە ناو جیلە ئێستا زۆر بەناوبانگ جۆرجۆفیش هاتووە هەموو پرسەکان لە ڕێی منەوە بووە هەموو شتەکان جیهازی ئەمنی ینی بۆ نمونەتوان بانگ نەکرد بڵێن وەرە بزانین چی بکەین یا چی نەکەین وانە من بخۆم سەردانم کردو کە هونەرمەند جۆرج یوسوف دێتە کوردستان ئەو شەریکەی کە جۆرج یوسوفی هێنا دەتوانن لێیان پرسن خەڵکی ڕۆژ ئاوان کە دڵخوازی ناوە هەموو ئەو ئیشانەی کە پێویست بوو بە ئەنجامدانی کۆنسێرتەکەی جۆرج یوسوف من هاوکاریان بووم و من بەشدار بووم لەگەڵیان هەتاکو و کۆنسێرتی کرد و گەڕاشەوە ئاخر مکالەمەی هونەرمەند جۆرج یوسوفیش پێش سواربوونی تیارە لەگەڵ من بوو سپاسی کردم بۆ ئەو دەورەی کە توانیم هاوکاریان بم باشە بەڵام ئێستا ینی کۆنسێرتی هونەری زۆرتر کۆمپانیەکانی سکوێرتی لە ئەستۆیەگرن نەک جیهازی ئەمنی بەڵێ هەرەوەی پرسیارەکە بەڵام هاتنی هونەرمەندێک بە شێوازێک کە هەندێک لە ساحەیەکی کراوەی وەکو مەلعەب کۆنسێرت پێوێ ئەنجام بدات پێگومان پێویستی بە هەندێک یاسا و ڕێسای خۆی هەیە سەردەمی کۆرۆناشە مەلعەبە بەڵێ لە سەردەمی کۆرۆنایە حەفلەکردن ئەمانە هەمووی پرسێکە کە تۆ دێت
بێت و کۆنسرتێک ئەو کۆمپانیایەکە دێ بەرهمێنانی شتێکی وا بکە حەفلەکە بە یاسایەک پێت بوەسن بڵێن کۆرۆنایە ناکرێ کێشێت دروستە بێ زەرێکی مادی زۆر لەو شەریکە یادرێکە پرسیان بە من کردووە ڕێی منیان ویستەوە بۆ ئەو بەرنمەیە دەبێ من قسەی لەسەر بکەم یعنی زۆر جار ئەم ماوەیە دووسێ بەرهەمی کۆنسرتیمان هەبوو وەسێنرا بەهۆی مۆزۆی کۆرۆناوە ناکرێت و ئامادەکارێکی کێ بکەیت زۆر باشە پاشان ئەوەش من نەم شاردەتەوە تومە بەڵێ من قسە بکردوانی لەگەڵ جهێتی بەرپرس لەو مەجاالانە ئەگە پرسێکی تریشیان هەبوو بێ لە من کرابێ زۆر ئاسایە منوتم وەکو هەر هاوڵاتیەک من لەگەڵ هیچ تاکێکی ئەم کۆمەلگایە فەرقێکم نییە زۆر باشە من چیرۆکی لەلایە بەڵێ چیرۆکی کەم لەلایە بەڵام ناچارم ناوبڕە گۆر بگرم بەڕیانم ئاماژەم پێێن ناوبڕە گۆرەگرین دواتر دیێنەوە بەسی و چیرۆکەکەین فەرساریەوە تێگەڵ بەڕێزان پاژم ناوبڕ تا گەڕێنەوەلاتە بەڕێزان دووبارە سڵاتان لێبێت کاگەڵکەوت هەر لەسەر بابەتی ئەو بانگێشکردنەکە من چیرۆکێکم لەلایە کە باز لە مەسەلەی بانگێشکردنی شاجوانی تونس و یەکەم جار لەلایەن تۆ بانگێش کراوە و دواتر لەلایەن چەند کەسێکی کەشەوە بانگێش کراوەتە ئێرە کێشێک بروز بووە لێ ئەو ڕۆژە گوایە تۆ لەسەر و کەیسە بانکراوی کێشێ چ دلیلێک هەیە ینی بابەتە کە ئەوترێ دەبێ مصداقێتێکی پرس هەبێت وەکو ڕسپی وەنیە فەرمی بۆ مەزاقێتەکە ینی قسە لەسەر ئەوە ئەکرێ ئەگەر هونەرمەندێکی دیاری وەکو خەڵکەوت زاهیر بڕاتە جیازێکی ئەمنیەوە ڕەنگە پێویستی بۆ نەبێ مۆبایل کوژێنێتەوە بۆ چەند سەعاتێکی دوور و درێژ بەڵام ئەگەر بابەتەکە لێکۆڵینەوە نەبێ با من ئەو بڵێم خەڵکانێکی زۆر لەوەی کە من چەند سەعاتێک تەساڵە نەما بێ بڵێن بە خەڵکەوە زۆر خەڵک سەغڵەت بوو زۆر سەتان ڤیدۆ دروست کرا لە هەموو جێتەکانەوە پاشان ئەوەی کە ئەوەترە هەمووی ناڕاست بوو هەڵکەوزایی لەسەر فلانشت دەزی کراوە بە تۆمەتی فلانشت ئەوانە هیچی دوورم لە ڕاستیەوە من وەکو وتم ئەگەر من هەر پرسێک لە هەر شارێکی کوردستان لە هەولێر بێ لە سلێمانی بێ لە دهۆک بێ پرسێک بێتە پێشەوە پرس بە من بکرێ میوانێکی زۆر ڕۆکەنە ئەم وڵاتە و پەیوەندی منیش ڕوون و ئاشکرایە لەگەڵ وڵاتە عەرەبیەکان و هونەرمەندانی وڵاتە عەرەبی شاجوانەکان دێن ئەو شاجوانی تونس بۆ بە تایبەت بەس ئەو باسەکرێ من زانیاریم لەسەر ئەو شتە نییە و شاجوانی زۆر وڵاتانی تر هاتۆتە ئەم وڵاتە و هیچ کێشێک مش قسەکەم ئەوەیە کە شاجوانێکی زۆری ئەو وڵاتانە هاتۆتە ئێرە بەڵام لە بابەتی ئەو کەیسەیە قسە لەسەر دەستگیرکردنت نییە قسە لەسەر وەرگرتنی وتی تۆیە وەکو شایەت حاڵ لە کێشەیەکە کە لە شاجوانی تونس ڕوویکەم بابەتەکە کە شوکی دروست کرد هەموو دنیا نووسی هەڵکەوزایر دەستگیر کرد کەوانە من بەڵعکس بەڕاستی من سوپاسی هەموو جێتێکی حکومی و لایەنە سیاسیەکانەکەم لە هەموو شارێک ڕێز لە من دەگیرێت و بە چاویشی حرمەتەوە سەیری من کراوە دەڵێم ئەگەر هەر بابەتێکیش بێتە پێشەوە من لە هیچ هاوڵاتیەک جیاوازیم نییە هاوڵاتێکی زۆر سادەم بەرامبەر هەموو یاسایەک هەموو پرسێک کە لە خزمەتی ئەمنیەتی وڵاتەکان بێ ئەمە ئاماژەیەکە بۆی کە فعلەن تۆ بانکراوی بۆی و تۆ لێ وەربژێرێ من باساڵێ من جیاوازی نییە لەگەڵ هاوڵاتیەکە من ئەوە ئەڵێم بە شکلێکی عام دەڵێم تەنها من لەو ڕۆوە بەرنمەیەکی تایبەتم هەبوو پرسم پێ کرد و ئەو ڤیددیۆشم بڵاو کردەوە ڕاستی بابەتەکەم خستە ڕوو هیچ وتەیەکی تریشە نیە لە ڕێەوە باشە بەڵام پرس سعاتێک بەس نییە بۆ پرسکردن لەسەر شتێکی ئاوە بەس من ئیتساڵم لەگەڵ کەسە نزیکانی خۆم هەبوو قسەم کردووە و هەندێک لەو هونەرمەندە گەنجانەی کە دیمانەی هەبوو ئاگەم لەوانش بوو قسم لەگەڵ بەڵام کەسیان زانیاریان نایە بۆ نیان نابڵێن دەستگیر نەکراوە و لەسەر بابەتێکی ئاوا چۆتە جیازی ئەمنی ڕێک بێ خۆم پێم وتبێتن کەس پێویست ناکە هیچ بڵێت و بەڵام پێم وایە هەندێک لە نزیکەکانم ئەویان ڕاگەاندۆ کە من نەدەستگیر کرام و نەهیچ شتێک تا شۆی خۆت ڤیددیۆکەت بڵاو کردەوەی زانیاریەک نەبوو لەسەرەوە بابەتە دەکرێت منیش هەندێک جار چەند سەعاتێک دوور بووم با بزانم چی لەسەر بڕێ هەتا گەیە بەگاڵتەش بێ بە مردوو شاجوانی تونس چییە تۆ ئاگات لێ ناخێر هیچ کێشەیەکم کێشێکی نییە
هیچ کێشەیەکی وام نەبینی و خەڵکێکی زۆر دێتە وڵاتە وڵاتێکی گەورەیە خەڵکانێکی زۆر ڕوو دەکەنە وڵاتە و دێن و دەچن و حتمما وڵاتە خەڵک ڕووی بێگومان بەڵام وەکو ئەو ڤیددیوهانی کە دەسا من دروستیەکەن ڕۆژانە ئایا ڕاستە من ئایا هەر ئەو هەواڵانەی کە دوسێ ڤیددیو لە سلێمانی دروست کرا بەڕاستی لای ئەو پیج ئەکاونتانەی هەڵکەوزاهیر لە بەتۆمەتی فڵانک شت باس کراوە کە حەدەسێکی ناشی و نەشیا و ڕوویدا ئەمانە زۆر دوورن لە سروشتی منەوە من کەسێکم زۆر احتیفاز بە کەسایەتی خۆم دەکەم تەنها ڕەخنی ئەو خەڵکایە ئەمە کچێکی گۆرانی بێژ لەگەڵ من دەردەکەوێت ئەو کچانش لە یەکەمیانەوە تا کۆتای هەموو کچی بنە ماڵێکی محتەرم و بەڕێز و ڕێک و پێکەن هیچ کارێکی نەشیاوە لەم کچانە قەت ڕووی نەداوە تەنها لە ڕووی ئەم کۆمنتانە و سیر و سەمەرە شت دروستەکرێ و هەڵکەوت زاهیر هەندێک جارێک ئەو پەیجانە بۆ لایک و کۆمنتی خۆیان بێگومان ئەو ڤیۆرانەی کە بینرا 5-6 ڤیددیۆ چوونە ملیێنێک لە زاهیری یەک ڕۆژدا بە ئیسفاد و بە نەفعی و خەڵکی کاگرەبار وازم مەسیجەکەم گەشت. چ کێشەیەکت هەیە لەگەڵ ڕاوێژکارێکی ئافرەتی سەرۆکی حکوومەتە؟ من بەڵێ هیچ کێشەیەکم لەگەڵ هیچ کەسێکی حکوومەت نییە. من لە نزیکەیە توانم بڵێم دە ڕۆژێک پێش ئێستا لە ڕێگای تەلەفۆنەوە هیچی پێنەوتیت؟ هیچ شتێک بە بەردەوەتراوە هیچ کێشێکم لەگەڵ هیچ کەسێکی نییە و ئەمە یەکەم جارێک من زانیاری وردم لایەکە نزیک بە دە ڕۆژێک پێش ئێستا بە شێوەیەک بە لەهجەیەکی جۆرێک لە هەڕەشەوە قسەی لەگەڵ تۆ کرد بێ. هیچ کەسێک بە زمانی هەڕەشە لەگەڵ من قسە نەکراوە. هیچ شتێکم لەو بابەتەش نەبیستووە. من نامەوێت ناوەکە بێنم پێویستیش ناکا لەبەرەوەی ئەگەر وابەیە من ئێستا پێمەوەتی وایە ئەو بابەتانە هیچ کێشەیەکم لەگەڵ هیچ کەسێکی حکوومەت نییە و بالعکس من لە ساحەکەدا مەوجودم و کاری خۆمەکەم و نەکارم بە کاری کەسەوەیە نەناوی کەس دێنم و خەڵکێکی زۆر ناوی من دێنێت ممکنە خەڵکێک کە بێ کێشەی لەگەڵ ناوی من هەبێت کە من زانیاریم نەبێ بەڵام من بە زانیاری نیم ئەوەی کە حکوومەت شاخەڵەکەی کێشە لەگە ناوی تۆ هەبێ نەمبیستوە نازانم کە کەسێک لە حکوومەت بالعکس ئەگەر کارێک هات بێتە پێشەوە بۆ پەری ڕێزەوە ڕێز لە مەنجیرە. ئێستا تۆ کاری ڕاوێژکاریەکەت بۆ نێچیڤان بارزانی ماوە؟ من کاری تەنها وەکو مۆسیقارێک کار دەکەم و پەیوەستیم بە هیچ کەسێکەوە و هیچ کارێکی فەرمیم لە هیچ جێتێکی نە حکوومەت نە سەرۆکایەتی هەرێم هەیە نەخێر نیمە. من ئەنیسا ڕاوێژکاری ئەو نیت تەنها من کارەکەم وەکو خۆم تەقاوت کرای بە ڕاوێژکار لەو کاتێک کە لە ناو حکوومەت هەندێک کێشە هەبوو لە کابینی شەشەم ئەو کاتم پێم خۆش بوو کە لە حکوومەت بچمە دەرەوانێ و هیچ پۆستێکی حکومی تریشم وەرنەگرتووە و هیچیشم لەسەری نەکردووە تەنها وەکو هونەرخانەشین کراویت بە پلەی ڕاوێژکار. هەموو کەسێک لەو کاتێکە لە حکوومەت دەچوە دەرەوانێ خانەنشین نەکراوە. منش خزمەتێکی زۆرم لە حکوومەت کردبوو لەو کاتە ئەگەریش وەکو هەموو کەسانی کە لە حکوومەت دێنە دەرەوانێ ئەو ئیمتیازانی کە پێت دەدەوە دەکرێت کراوە. لە گۆرانیەک بەرهەم هێناوە بە ناوی گۆرانی گەورن ئێوە گەورن. بەڵێ باس لە ناوی سێ هونەرمەندی دیارەتیان هێناوە بۆ نمونە ناوی زەکەریاوتیان هێناوە ناوی عەدنان کەریمەتیان هێناوە ناوی ئەردەڵان بەکریشۆتیان هێناوە بەمە بەس ناوە نەهێناون نەخێر. پرسیارەکە جوانە گۆرانی کە خۆشبەختانە سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا پێشوازێکی زۆر لەلایەن هەموو ئەو هونەرمەندانەی کە ناویان هات و باس کراوە ئەو کەسانێک کە باسی شت کە ڕێزم بۆ هەیە یەکێک لەو هونەرمەندانە ناو نابم بخۆی یەکێک لە کەسە نزیکەکانی ئەو پێی خۆش نەبوو ناوی هەبێت لە ناو ئەو بەرهەمەدا بە حکمی ئەوەی یەکێک لە هونەرمەندەکانی هەولێر ناوی هاتووەکو وەصفێک کە ئەو حەزێکرد ئەو کەسە بێ ئەوش مافی خۆیەتی حەق بەوە ئەدەیت. بەنسەت هونەرمەندەکانی کەشەوە ممکنە هەندێک کەس ئەمە ڕوون نەکراوە بەس باشتر کە پرسیارت کرد لەوانەیە کەسانی کە بێ لە هونەرمەندانە حەز نەکا ناوی هەبێ لە کارێکدا لەوانەیە کە من بیکەم و
کاک زەکەریاش ئەو پەڕی حورمەت و ڕێزمەی هونەرمەندێکی زۆر زۆر باشە لە لای من بۆ دەیناسم وەکو مستەوای شخصی. یەک دوو کەس لەو برادرانە من پێم ڕاگەیاندن کە بەرهەمێکی وا دەکەین بالعکس بە خۆشحاڵی و پێی گەورە دەبووین کە ناوی کاک زەکەریاشی تێدا وایە. ئەو برادرە پشتگوێی خست ئیشەکەی پێجێبەجێ نەکرا لەگەڵ کاک زەکەریا باسی بکە، هەر ئەوەی هیچ شتێک نییە لە بینی من یان هیچ کەسێ لەو بەڕێزانەی کە باست کرد هەموو هونەرمەندی چاکن خاوەن مێژووی گەورن. ئێمە هەڵبژاردنێکمان لە بینی ئەو هونەرمەندانە کرد لەلایەن شاعری خۆشەویست کاک نەوژین سۆران ئەو بەرهەمەی نووسیوە و خۆشەویستیم بۆ هەموو هونەرمەندانی تریش هەیە کە نەمانتوانی بێ ناویان بێنین. باشە سەوت زەکەریا هونەرمەندێکی باشە و گەورەیە ئەو باشترە میرە. پرسیارە کاتی خۆی لە من کرا و پرسیارە هەر یەک مەودا و کاری خۆی هەیە. میرە کەسێکە لە قوتابی دەسەرەتایەوە لەگەڵ من کار دەکا زیاتر لە 160 گۆرانی منی وتووە، زۆرتر لەو گۆرانانی کە خەڵاتی باشترین ئاوازانی شەرق الئەوسەد ڕۆژهەڵاتی ناوەڕاستم وەرگرتووە بە بەرهەمێکی ئاینی ئەسما ئەڵڵاه حوسنا کە لە تورکیا کرا. میرا وتوێتی یەکی لەو بەرهەمە گەورانی کە بۆ دارە زاید وتراوە میرا وتوێتی بۆ سعید نەوروسی بۆ کەسانی زۆر گەورەی وڵاتەکان داوا دەکرێت کە ئەو دەیڵێ کەس پێم وانە بەرهەمی خۆی و ناوی ئەو کەسەی لە خۆی نووزیکە پێکەمتر بێ لە کەسیکە ئەوە لا مەحاڵە نەبۆ من بەرنامەیەک وتت ئەو باشترە لەو نا لە منیان پرسی پرسیارەکە کرا دەڵێم هونەرمەند زەکەریا خاوەن تاریخێکی زۆر جوانە، کاری زۆر جوانی کردووە، بەرهەمەی زۆر باشی پێشکەش بە هونەری کوردی کردووە، بەڵام من مافێ خۆمە وەکو سەلیقەی خۆم دەنگی کەسێکم لە کەسێک کە پێ خۆشتر بێ. مۆزوعەکە وایە بەڵام لە سوسیال میدیا مانشێتێک بڵاوەکەنەوە بۆ کۆمنت و لایک و دەنگی میرا و پێ خۆشترە لە من دەنگی میرام لە زۆر کەسی تر پێ خۆشترە نەک تەنها بەخ مقارنەی بۆ بکە یەکێکە لەو دەنگانەی بۆیە پەروەردەم کردو و کارێکی زۆرم پێ کردووە یەکێک لە باشترین دەنگەکانە لە لای من نەک مقارنەی بە هیچ کەسێکی کە بکەم بۆ نمونە من دەنگی هونەرمەند زیاد دەسەحەتم زۆر پێ خۆشە. هونەرمەند عەبدولقەهار زاخۆیی یەکێکە لە دەنگە هەرە خۆشەکان لە لای من. هونەرمەند پەیوەنجاف ئەیوب عەلی میکائیل ئەمانە هەموو باشە بەڵام دەنگی خۆشن باشە بەس مقارنە نییە ئەزانی ببوورە کاکرێبوار لێرەدا هونەر ناچێتە بواری مقارنەوە کێ بە کێ لە کۆتاییدا سەلیقەیە من حەز بە دەنگی هونەرمەند لەیلا فەریقی دەکەم جەنابەت حەز بە دەنگی هونەرمەندێکی تر دەکەی هەر یەکەمان لە مەودایەوە کە هونەرمەندێک گەشتە قاڵبی هونەرێکی جوانی توانێت تەقدیم کە کەواتە ناوێک و ئیسمێک و تاریخێکی هەیە بەکەم بە مودەی زەمەنی یان بە درێژ ئەوە نابێتە قیاس جۆری دەنگ و تواناکان بۆ سەلیقەی شەخصەکە دەرەبڕێ. لا ئێمە سەیرە گەر خەڵکێک بڵێ فلان کەس لە فلان کەس نا من چێش لە دەنگی فەیروز وەردەگرم کەلسوم مەکانەی زۆر گەورەترە بەڵام بۆ من فەیروز خۆشترە ناڵێم. باشە سەبارەت بۆ هونەرمەندەی کە باسمان کرد بەڵێ ینی دەنگی میرات لەبەر ئەوە پێ خۆشترە کە بە فعلی دەنگی خۆشترە یان لەبەر ئەوەی کە کەسی خۆت و نزیک بێتەوە خزمایەتی و خوازی لە نەخێر من قاڵبی گۆرانێکی میرا ئەخەمە ئەرزەوە جەنابەت بتوانێت گوێی لێ بگرە ئەسما ئەڵڵاه حوسنا بە کەم هونەرمەند لە کورد دەتوانێت بێڵێ من ئەتوانم وەکو بازار داینێم بڕۆ گوێبیستی بە هونەرمەندێم بۆ بێنە من ناڵێم کەس ناتوانێت بیڵێ بەڵام بەکەم هونەرمەندە وتری کەم لەوانێ عەدەدی یەکێک یا دوای باشە بەڵام حیاتی هونەری یەک کەس بە یەک گۆرانی هەڵەسەنگ نا نمونەیەکم بۆ هێناوی بەڵام زۆر لەو بەرهەمانەی کە من کردومە و شاکارە لەسەر سعیدی نەوروسی لەسەر شێخ زاید ئەوە کارێکن هەر کەسی هونەرمەندێک ناتوانێت بێڵێ توانای هەر هونەرمەندێک نییە بتوانێت ئەوە بڵێ لە من تێگەی بۆ نمونە دەنگی زۆر لەو گەنجانی کە من کاریان لەگەڵ دەکەم ناوانێ دەنگیم لە هونەرمەندێکی 6 ساڵەی خزمەتێ من پێم خۆشترە من مافی خۆمە حەز لە برنج بکەم برنجی درێژ جەنابێت حەز لە برنجی خڕ بکەی لە سلێمانیەژی هەموو ڕۆژێک تکرارترە ئەمە سەلیقەیە باشە ئەمە سەلیقەیە واز لە مەسەلەی دەنگەکە بێنە بەڵێ ینی هونەرمەندێک بە ئەزمونێکی چەند ساڵی ئەگاتە ئەو مستەوای کە خەڵک تەقیم بکە تەقیمی دەنگی تازە بکە دەنگ بدۆزێتەوە بڵێ ئەتوانێت
هونەرمەندێک بە ئەزمونێکی کەمی چەند ساڵە لە مەجای مەبەست کێیە؟ بنمونە ئەوانی کە لەو بەرنامەیە لەگەڵ تابوون بەشێکیان هەمویاننا ینی توانای ئەوەی هەیە بتوانێت دەنگ بدۆزێتەوە بەهرەی تازە بدۆزێتەوە تەقیمی فەنی بکە مەبەست لە بەرنمەکەیە بەڵێ لە بەرنمەکە لە وڵاتە عەرەبیەکان نانسی عەجرەم و ئەوانە دەچن لیجنەن پێت وایە ناسی عەجرەم زۆر هونەرمەندێکی بە توانای دەنگە بەڵام ئەزمموی ئەو چەند ساڵی هەیە ئێمە کە میرا لە ناوە لیجنەیە نوێنەری گەنجە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە ئەو کەسەی دێتە سەر ئەو ساحنەیە گۆرانی دەڵێ لەسەر ستێجەکە دوو ڕۆژی کە تۆکە هوەرت کرد سەرکەوتوبی دەتوانێت توشوەکە و دانیشی میراش کە لیجنەیە هیچی لە وائل کوفوری و ناسی عەجرەم و ماجید موهەندیس بە پێی حجمی وڵاتەکەی خۆمان کەمتر نییە بەلای منەوە هونەرمەندێکی زۆر سەرکەوت و توانایەکی زۆر باشەیە پێشم وایە من حەقی ئەوەم هەیە قسەی ئەوە بکەم تەقیم بکەم ئەو مستەوایە ئەو مەسافاتانەی من لە هوەر پێی گەشتوم کەسانی تر پێی نەگەشت و پێشی ناکەت ینی چی ئەم قسەدا ڕاستی کێیە ئاراسێواکەم ڕاستێوانەیە کە ڕخنە و لێگرن ئەوەی کە ڕخناگرێ با بچن لە من باشتر بکەن با بچن بگەنە کەڵە هونەرمەندەگەورەکە بەرنامەی ترکرا باسی بەرنامە ناکەم باسی تەقیمی هونەرێکمدانە هەموو بەرنامەی کراوە جگای دەستخۆشیە و بەرنامەی سەرکەوتوو بوون لە هەموو تەلەڤیزیۆنەکان کراون من نەباسیەوە ناکەم لە هەڵسەنگاندنی هونەری شایانی بنمونە خەڵکێکە بوون دەنگی زۆریان پێگەیانوە خەڵکی زۆریان هێناوەتە مەیدانەکەەوە ئاوازی زۆر باشیان داناوە کوا کێ نەمانە کە با باسیەکەی بە قەرەداغی مامەسان و قەرەداغی جێگای خالد سەرکار من یەکشت زۆری تر هەموو ئەو ناوانی کە باست کرد خالیان خۆش بێ و خال مامساڵە هەنا خۆش بێت تەمەند درێژی مامەسان و قەرەداغی و خالە سەرکار پێگومان بۆ خۆم یەکێکم لەوانەی تەلەبەی مامەسان و قەرەداغیم و مامەسا خەلی سەرکار تاجی زۆر بە مطلقی ڕەتێکەوە من باسی ئەوە ناکەم من باسی ئەوەکەم خەڵکانێکی کە ئەمڕۆ ئەوانە زۆر لەوە گەورەترن لە مقیاسی قیاس باسییان بکەم ئەوانە مامۆستای منن گەورن لە مەجالەکەدا خزمەتێکیان کردووە هەموو کاتێ جێگایەوەی مرۆڤەکان دەستیان ماچ بکەین باس لەوە ئەەکەم خەڵکانێکی بێسەلیقەی هونەری ئەزمموونێکیان نێدێن تەقیمەکەن ئەوانە لە ساحە و مەسافەی من زۆر دوورن کە بتوانن بە هەناسەیەکیش قسە لەسەر هونەری هەڵکەوزایر کە چکە هونەری هەڵکەوزایر بە 10 شار لەوانە گەورەترە مەبەستن لەوانەیە لە خەڵکەکانی کە ڕخنە دەگرن و ناشگەن من پێ دەڵم ئەوانەی کە ڕخنە دەگرن با بچن وێنەیەک لەگەڵ فەیروز و نەجات سەغیرە بگرن هەتا من بەڵێم وەڵاهی باشە وەڵام وێنەگرتنێک لەگەڵ فەیروز و ئەوانێنی دەلالەتی هونەرمەند بوونە نا مەبەستم لە وێنەکە نییە کاکەڵکۆت خەڵک بۆ ڕێکەوە زۆر زار لەگەڵ مەسەلەن لیۆنەل میسیار ڕسمەیەکرە بەزەمە مەرج نییە کەسە لەو یادی زانتر مەبەستم لەوەیە بڕۆن ئیش بکەن لەگەڵی ئەڵم ناتوانن پێی بگەن نەک ئیش بکەن دەبێ جەنابەت ڕۆژنامەنووسێکی باشی لە قسەکەی من تێ بگەی ئەزانی کاکرێبان با من شتێک بڵم لێرەدا قسێک ڕاکەوێنەوە قەت منتان بینیوە ڕەخنەگر بم لە خەڵکو و لەو هونەرمەندان هەروان باسی منەکەن من باسی کەس ناکەم کە جەنابەت ئەمڕۆ میوانت کردوم دەبێت جوابت دەمەوانێ وە نییە پێویستە جوابی جەنابەت دەمەوانێ یعنی کە جوابیشت دەمەوە دەبێ ئەو منطقی قسەکە لەوەدایە من قسەی خۆم بکەم ئەوانە هەرەڵێن هەڵکەوزایر لە بەرنامی پێشوی جەنابەت ڕامگەیان بەڵێ من لە لایفێکی بەرنامە وەرە یەک ئەلبوم لە حەندانم کردیان بە هەزار ئەم سەر ئەو سەر و یەکێک لە بەرنامەکانی کە هاتن دووسێ گۆرانیان هێناش گۆرانەکان بوو لەحنەکەم بۆ گۆڕین بە جیاوازی کردم هەتا لە کۆتا گۆرانی وتیان لەحنیشکە دانێ هەر کردم لە مۆدەی 5 دقەش نەگرم مودەی ساعت دو ساعتی کە لە جنابتم داوا کرد کاتی خۆی بیرم بێ ئەزانی من نەباسی کەس دەکەم نا عێلاقەم بە کەسەوە هەیە کابرایەکم زۆر ئارام ئیشی خۆم دەکەم بەڵام کە باسی میقیاسەکانەکەن من دەڵێم من ئەمڕۆ ناوێکم هەیە مەکانەیەکم هەیە خەڵاتی زۆر گەورەم وەرگرتو لەسەر ئاسی وڵاتە عەرەبیەکان لەسەر ئاسی شەرقەوسەط کەسێکم ناوم چۆتە ناوم هەڵبژێراوە بۆ زۆر خەڵات و زۆر بابەتی جیاواز ئەکید قسەی خۆم هەیە ڕای خۆم هەیە شەرت نییە ئەو ڕای کە من دەیڵێم بەدڵی جەنابەت بێ شەرت نییە ئەو هونەرمەندی من گوێی لێ دەگرم بەدڵی جەنابەت بێ معنایەوە نییە نە جەنابەت هەڵەی نەمری هەڵاشە هەلا ئیطاری ئەو بەرنامەیە ئەمێنمەوانێ بۆچی مەرجێوەیان بۆ داناوێت کە لە سیزنی دووەمە دکتۆرە بەڵقیس لە لیژنەی تەحکیمانە بێ
والله نازم هیچ مرجێدا نراوە بۆ من هیچ شتێکدا نراوە بۆ من تایابێت من نازانم دیارە جەنابەت ڕۆژنامەنووسی بەدواچوونت بۆ زانیارەکەم زۆر تەواوە بڕوات بێ من هیچ بەرجێک و شتێک بۆ من دانراوە و من دکتۆرە بەڵقیس زۆر عزیزە لەلام کەسێکی زۆر خۆشەویستە هەر بۆ خۆم بەڕاستی ترشەهی دکتۆرە بەڵقیسم کردو لەو بەرنامەکە هەبێ چووکم کەسایەتێکی زۆر پاکە زۆر جوانە زۆر دڵخۆشکەرە بۆم کەسە پێشم وای هەموو کەسێک خۆشیوێ بەڵام زانیارەکانی جەنابەت دیارە لە زانیارەکانی من بەهێزترە من نازانم زانیاری ئەو تۆم نییە بەڵام بۆ هەموو کەسی قابلی گۆڕانکاریە لە لیژنە ینی کێڵە بەرنمەیەک بکرێتەوە منی ئەستان تێدادا بم کەسێکی کە جگای من بگرێت هیچ بەرنامە تاپۆ بنیە بە ناوی هیچ کەسێکەوە ڕاستە بیرۆکە و پرۆدوسەری ئەو بەرنمەیە من کردومە بە سپاسێکی زۆرەوە هەرچەنە ئێوە میدیایەکی ترن بەڵام بە سپاسێکی زۆرە بۆ کوردستان تیV کە بە جوانی پێشوازیان لەو ئیشی من کرد ئەو شەوەیە زۆر پرسیاری ئەوە کراکە کێشەی هەڵقەت زاهیر و لۆکە چی بوو بۆ بەیەکەوە نەمان یانیان بەیەکەوە بەرهەم ناهێنە بەڵێ خاتولۆکە هونەرمەندێکی زۆر باشە مێژووکی زۆرمان هەیە لە حەوت ئەلبوو پێکەوە کەسایەتێکی زۆر بەڕێزە زۆر حورمەتم هەیە هەمیشە بۆی نە ئەو نەمن لە ژیانماندا یەک وشەی نەشیاومان بەرامبەر یەکنەوە تۆ ناشوترێ قەت ئێستا پەیوەندیتان هەیە من باس لەوە ناکەم پەیوەندیم هەبێ یا پەیوەندیم نەبێ بەڵام من هەر بۆ هەواڵپرسینێکی ناپرسم من لە کەس عاجز نیم هەر کاتێک کەس ئەو لە تۆ عاجز بڕوان ناکەم کەسمان لە کەسمان عاجز بین باشە بەڵام قسەکەی تۆ وای گەیاند کە نەخێر مەرحەبا و هینج لە بینتان نەماوە نا من باسی ئەوەشم نەکرد لە ئایندێکی زۆر نزیک یەکێک لە بەرهەمەکانی کە بڵاو نەکراوەتەوە هونەرمەند لۆکە زاهیر دەیبینن و بڵاوی دەکەمانەیە کە کەس نەیبیستووە شعری خاتوو خوالی خۆش بوو مەهابەت قەرەداقیە ئاوازی منە پێش ئەو وەک کاتانە تۆمار کرابوو بەس دەرفەت نەبوو لە کاتی خۆی بڵاو بێتەوە بە شێوازێک لە شێوازەکان لە ماوانە بڵاو دەبێتەوە لەبەرەوە خۆی ئاگاداری بڵاوبوونەوەی ئەو بەرهەمەیەتی بەرهەمەکان لە کۆتاییدا بەرهەمی منن کاتێک کە تۆ بەرهەمی تۆیە بەڵێ بەرهەمێک کاتێک کە تۆ بەرهەمێک دەکەی کارێک دەکەی پێکەوانێ معادلەکان نایگۆڕێ دوایی کاممان ڕازینی لەبەرەوەی من خاوەنی بەرهەمەکەم من ئازادیم هەیە لە بڵاوکردنەوەی بەرهەم باش ئەگەر ئەو وتوێتی ینی ئەوش بەشێکی خاوەنداریەتی بەرەکەوێ بێگومان بەڵام وەکو مڵکی ئەساسی بەرهەمەکە بەرهەمی منە چکم من ئاواز نافرۆشم بە هیچ کەس کاتم زۆر نەماوە بە کورتی لەسەر ئەو بابەتە قسە بکەین ینی زۆر کەس باسێوەیان کرد کە پێشتر هەڵقەت زاهیر لەگە زۆر خانمە هونەرمەندا کاری ئەکرد لە دەرەوە ئەیهێنانەوە ئەمە یارمەتیەوەی یاکە لە کوردستانە تەوژمێک دروست ببێت کە تەبان لەگە حورمەتمان پێیانەڵێن کچە مۆدێلەکان من حورمەتم بۆ هەموو کەسێ هەیە بە سوگایەتی ناویان ناهێنم بخوان ڕاستە ینی تو خۆت پێ دوایە تۆ هاوکار بوویت بۆ ئەو تەوژمە کە دروست بێت لەگەڵ حورمەتم بۆ هەموو ئەو کچانە و ئەو کەسانی کە لە ناوە میدیا دەردەکەون من پەیوەندیم بە هیچ کەسێکەوە نییە ئەو کەسانی کە لەگەڵ من کاریان کردو و سەرەتا ئاماژەم پێدا کەسانی زۆر بەڕێز و محتەرەمون خاوەن خانەمان لەسەر ڕێزی ئەوان نییە زۆر من ئەو کارم کردو جیاوازە دوای ئەوە من پەیوەند نیم بە هیچ کەسێکەوە نە بە هیچ مۆدیلێکەوە یەکێک لەو کچە مۆدێلانە بۆ نمونە نەهاتۆتە لای تۆ داوا بکە بێکەوە بەرهەمێکتان هەبێ ئەگەر داواش کرابێت من ڕەدەم کردوێتەوە بۆ من شەرت و شڕێتی خۆم هەیە لە ئیشکردن شتەکانە وەڵاهی زۆرە ئێستان لە ناو بەرنامێکی و باسی هەموو زۆر بە خێرایی ئەگەر زۆر بە خێرایی ئەزانی ممکنە من هەندێک شت هەبێت لەوەی کە بیبیرم من پێم باش نەبێت من ناتوانم یاسا بۆ کەسێک دانم بڵم تۆ نابێ وا بجوڵێتەوە وانەکەی بۆ منە زۆر هونەرمەند لە لای من کار دەکەن من جگەرە لە لای من مەمنوعە مەشروب لە لای من مەمنوع لەوانەیە کەس باسیێنە کرد بێ هیچ هونەرمەندێک ئەوەی کە بە قاڵبی 100% لەگەڵ من کار دەکات ئەو شتانەیان نییە ئەمە معنایەوە نییە و کەسانی تر ئەوەی هەیە مەبەستم ئەوە نییە باس لە هەندێک یاسات کرد بە گشتی خۆت ڕێز چیە لەسەر ئەو تەوژمە
من پێم باش نییە بۆ هەموو شتێک ئەزانی حڕ نییە ینی چیەکە ئازادی سنووردارە لای من ئازادی تا حدێک دەبێ یاسا و ڕێزای خۆی هەبێ نەک ئەوەی کە هەر شتێک بکرێت من ڕێزم هێلاوانەیە کەسانی زۆر بە ڕێزی تێدا بن ئەو مدیرانی کە باس دەکرێت کەسی زۆر بە ڕێزی تێدایە کەسی زۆر باشی تێدایە من نایەن ناسم بەڕاستی هیچ پەیوەندیکیشم لەگەڵ هیچ کەسێکی مۆدیل نییە تا ئێسانم کردووە بەڵام پێم باشە بە ئاستێک بێت شعوری خەڵک بریندار نەکرێ دەبینیت ئاستی پێشاندانی هەندێک لە ئەشیا و هەندێک لە جووری تەسەڕفات ڕۆژانە دەبیندێ لە سوسیال میدیا خەڵکی بێزار کردووە لەوانێ هەندێکجام خۆشم حەز بە دەرکەوتن نەکەم لەوەی کاڵێم نەبینە مایەی ماندووکردنی خەڵک چکم لە کۆتاییدا ئەمە یشەکەین بۆ خەڵک دەبێت خەڵک لێت ڕازی بێ ڕاستە لەوانەیە ڕخنێکی زۆر هەبێت لە هەمومان دەگیرێت و منێکێکم لە کەسەکانی کە زۆرترین ڕخنە دەگیرێت بەڵام زۆرترین جمهوریشمان هەیە و دەستخۆشیمان لێ دەکرێت لەوانەیە 10 ساڵ 15 ساڵ پێش ڕخنەکان لە من زۆر مەودای زیاتر بێ ئێستا زۆرتر بۆتە کۆمیدی و ویدیۆی سیر و سەمەرە ئەکەم لەسەر من و من گەشم لێ نییە گەرنیان ئازاد بێ لە کەسیان نەعاتزم نەیە دڵ مەشکێ بەڵام پێم باشە هەندێک شت سنووردار بکرێت لەوەی کە ناڵم حڕێت لە خەڵک بکرێ بەڵام کە خەڵکێک نەچێت تووشی تونند و تیژی بن لێگەڵ یەک ئەگەر ئەم بۆی نەکرێ ئەو بۆی بکرێ ئەم نەکرێ ئەو نەکرێت هینێکی خۆی هەبێت لاوانەشە میدیا بتوانێت دەورێکی زۆر باشی هەبێت لە چاکبوونی ئەو زاهیرانە زۆر باشە بەردەوام ناو بەرنمەکەیە چەند جارێک جەختە لەوە کردو کە تۆ زۆر ڕخنە و لێ ژیرێ بەڵام ڕخنەوە لە کەس نەگوتەوە بە زۆر لە کۆتایی بەرنمەکەی منە ڕخنەوە گرت زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوون سپاس کاتم خۆشحاڵم من سەرنجمدا نەکڕخنم دێت تۆ پرسیارت کردت بۆ خۆم بەڕخنەوە نەمود وتم سەرنجی من ئەوەی باشتر ینی سنووردار بۆ هەندێشت بکرێت ڕێز و حرمەتم بۆ هەموو ئەو کەسانەیە کە لەو مەجای مۆدیلە ئیشەکەن هەمووانش کەسی بەڕێزم زۆر سپاس دەکەم هەڵگەوت زاهیر هونەرمەند و ئاوازدانە سپاس بۆ ئامادەبوونت لە باڵی سوورا بەس تۆ یەک مەجال بە من نەدا ئەمانە ڕای خۆت بۆ یا ڕای خەڵک بوو لە منت پرسی زۆر پرسیاری خەڵک خۆشحاڵ بووم زۆر گەورەت بەڕێزان سپاس بۆ ئێوەی خۆشەویستیش کە تا ئێستا بینەرمان بوون تا بەیگەشتنەوەمان لە هەفتەی ئایندەیە هەموو لایەکتان لە خۆشییان بن.